عزیزانم سڵاتان لەبێت بەیانیتان باش بێت خۆشحاڵینم بەیانیش پێتان شادبینەوە لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی ئەمڕۆ بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێننەوە و سول لا بڕگە بابەتەکانمان وەربگرن کا بە یارمەتی هاوکاران بۆمان ئامادەکردوون. کۆی پرۆگرامی ئەمڕۆشمان لە دوو تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە ئاستی هۆشیاری جوتیارانەکەین لە بەرامبەر بەکارهێنانی مادە قڕکەرەکان. وەک ئەزانین کە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی بەهاردا وەرزی نوێی کشت و کاڵکردنیش دەست پێ دەکات و پێویستە ئەو جوتیارانە بێگومان ئەو مادە قڕکەرانە بڕێژن بۆ ئەوەی کە بەروبوومەکانیان لە مێرو و حەشەرات بە دوور بێت. بێگومان هەنێک جوتیار هەیە شارەزایی تێدا هەیە، بەڵام زۆربەی جوتیارەکان شارەزایان لە ڕشتنی ئەم مادە قڕکەرانەدا نییە و شارەزایان لەوەدا نییە کە زیانێکی زۆری هەم بۆ خۆیان هەم بۆ بەروبوومەکانیشیان هەیە. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چی بکەین تا ئەو مادە قڕکەرانە زیانیان نەبێت بۆ بەروبوومەکان و لە هەمان کاتیشدا بۆ جوتیاران و بۆ خاکەی کە تێیدا بەروبوومەکان ئەچێنن و تا چەند ئاستی هۆشیاری جوتیاران لەوەدایە کە بتوانن بە پێی پێویست و بە بڕی پێویست ئەو مادە قڕکەرانە بڕێژن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەممان باس لە هەوڵەکان بۆ هێشتنەوەی کەلەپوری خانۆق کەلەپوریەکانی سلێمانی ئەەکەین. وەک ئەزانین کە لە شاری سلێمانیدا کۆمەڵێکی زۆر خانووی کۆن هەیە و لە ئێستادا لەلایەن هەنێک کەس دۆ ئەڕوخێنرێن یاخود ئەکرێن بە گەراج. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەوواکەین کە ئەم خانوانە تا چەند پێویستە بمێننەوانێ وەکو مۆرکێکی نەتەوەی. وەک ئەزانین کە لە زۆربەی وڵاتان ئەو شوێنانەی کە کۆنن و کەلەپورین ئەهێڵرێنەوانێ و ئەو گەشتیارانی کە سەردانی ئەەکەن ڕۆژانە سەردانی ئەو ناوچەیە ئەەکەن ئاچنە ئەو شوێنانە، ئەو شوێنانەش ئەبینن و لە مێژوو لە نێریتی کۆنی ئەو شوێنانە شارەزا بن. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چی بکەین تا ئەم خانوانە بە جوانی بمێنێتەوە و لە کاتی نۆژەنکردنەوەیانەدا پێویستە چی بکرێت و لە ئێستادا لیژنەیەک ڕاگەیاندراوە بۆ ئەوەی کە ئەم خانوانە نۆژەن بکەنەوانێ و لە ناوچوون بیان پارێزن. ئازیزانم ئەمە تەواوی بڕکەکانی ئەمڕۆمان بوو بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێننەوانێ و بینەری بن. بەڵام ئازیزانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە بابێکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش پەیامبەرمان هونە ڕەسوول لە ڕانیەوە راپۆرتێکی لەسەر نەخۆشی شێرپەنجە و هۆشیارکردنی هاوڵاتیان لە بەرامبەر نەخۆشی شێرپەنجە بۆ ئامادەکردن. وەک ئەزانین نەخۆشی شێرپەنجە نەخۆشیێکی ترسناکە و لە ئێستادا تایەت توشبوانی زیاتر ئەکات. هەر بۆی ئێمەش ئەم راپۆرتەمان بۆ ئامادە کردوون بابەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. بێگومان یەکێک لەو نەخۆشیە دەکرێت بڵین کوشندانەی کە
ساڵانە لەسەر ئاستی جیهانیش تەنان دەوڵاتانشی کە خاوەنی سیستەمێکی زۆر پێشکەوتون شێکی زۆری هاوڵاتیان گیان لە دەستدا نەخۆشی شێرپەنجەیە. بێگومان ئەم نەخۆشیە کۆمەڵک زۆری هەیە. ئێمە دەمانەوێ لەم بەرنامە تایبەتەدا گفتوگۆ بکەین لەگەڵ بەڕێز ئومێد حەسەن پسپۆڕی شیکاری نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێن دەمانەوێت گفتوگوی لەگەڵدا ئەنجام بدەین بە گشتی هۆکارەکانی شێرپەنجە چییە و ئامارەکان چیمان پێ دەڵێن و پێویستە هاوڵاتیان چۆن خۆپارێزی بکەن لەم نەخۆشیە. بەڕێز کاگومێت ئەم کاتت باشە گەر بێ ئێرە ستاو دێبێ و ڕوو لە کامێرەکەی سەرەتا دەمەوێت لە ئامارەوە دەست بکەین کاگومێت ئەو ئامارەی کە لای بەڕێستان هەیە لە جیهان چۆنە بەگشتی لە دەڤەری ڕاپەڕین چۆن. زۆر سپاس بە خێراتتان دەکەم. زۆر سپاس. من سەرەتا حەزەکەم لە ئاماری جیهانەوە دەست پێ بکەم کە بزانم جیهان شێرپەنجە لە جیهاندا لە ڕووی ئامارەوە لە ڕووی ژمارەوە ڕووبەرە و کوێیە. ئەوەی کە ئێستا لە بەردەستماندا ئامارەکانی جیهان بۆ نمونە لە ساڵی 1990 تەنها 8 ملیۆن کەس کەیسی تازە هەبووە لە سەرتاسەری جیهان. بەڵام ئەگەر بین بۆ ساڵی 2019 ژمارەی کەیسی توشبوو هینوێ بۆتە 18 ملیۆن کەس، یعنی تقریبان دوو هێندە بووە. ئەگەر سێری ئامارەکانی دەڤەری ڕاپەڕین بکەین ئەوەی کە لە هیوا وەرمانگرتووە لە ساڵی 2012ەوە بۆ نمونە لە ساڵی 2012 167 کەیسمان هەبووە. خۆشبەختانە لە ساڵی 2019 بۆتە 149 کەیسی تازە. زۆرترین ڕێژەکە تۆمار کراوە لە ساڵی 2018 بووە کە 185 کەیسی تازە هەبووە لە دەڤەری ڕاپەڕین، ئەوەی کە لە نەخۆشخانەی هیوا وەرمانگرتووە. ئەوەی کە لە نەخۆشخانەی نانەکەلی وەرمانگرتووە لە ساڵی 2012 17 کەیسی تازەمان هەبووە، بەڵام لە ساڵی 2019 بۆتە 24 کەیس. لە ساڵی 2016 زۆرترین کەیس لە دەڤەری ڕاپەڕین کە 28 کەیس بووە لە نانەکەلی تۆمار کراوە. ئەو ئامارانەی کە هەیە کاگوێت بەر لەوەی بینە سەر بابەت و پرسیاری تر ئەو ئامارانە مەترسیدارن بەجددی پێویستە بۆ ئەوەیە کە هاوڵاتیان ئێمە گەر تاڵم بە خۆتان دەزانێت شێرپەنجە نەخۆشیێکی ترسناکە، نەخۆشیێکی کوژەرە. بەڵام ئەگەر باسی ئامارکەن و ڕێژەی توشبوانی خەڵکی لە دەڤەری ڕاپەڕینکە بە بەراورد بە وڵاتانی تر نەخێر هیچ ئامارەکان ترسناگنین هەر لە ڕێنجێکی نۆرمەڵدایە. ئەوە نیە بڵێ ئێمە خەڵکی دەڤەری ڕاپەڕین زیاد لە حەدی خۆی کە تووشی شێرپەنجە بووە بڵێ ڕێژەکەی زۆر زیاترە لە ڕێژەی وڵاتانی تر، تەنانە لە ڕێژەی کوردستان بەعامیش ڕێژەکە شتێکی وان نییە بەڕاستی. یعنی ئامارەکان ئامارێکی تەبیعین ڕێژەی توشبوان بە شێرپەنجە لە حەدی نۆرمەڵدایە بە بەراورد بە وڵاتان و بە بەراورد بە عێراقیش. ئەو وڵاتانەشی کە زۆر پێشکەوتون سیستەمێکی تەندروستی باشیانە ئەم نەخۆشیار هەیە؟ بەڵێ بێگومان بۆ نمونە لە ئەمریکا ڕێژەی توشبوون بە شێرپەنجە زۆر زیاترە لە کوردستان. کاگومێت ئەنی ڕەنگە زۆر بیستمانە ئێمە شێرپەنجە نەخۆشی شێرپەنجە چیە؟ بەڵام ئەگەر بڵین نەخۆشی شێرپەنجە چییە؟ بەڕێستان وەکو کاریمێک چۆن وڵات نەخۆشی شێرپەنجە خۆی پێناسەی جیاوازی هەیە. ئەگەر ئێمە پێناسەی گشتی بکەین بریتێ لە توشبوونی جەستەی ئینسان بە خانەیە کە لە کۆنتترۆڵی گەشە دەردەچێت، یعنی ئەو خانەیە کە گەشە دەکات توانای وەستاندنی لە دەست دەدات. بۆیە کاریگەری دەبێت بەو شێوێ زۆرێکە گەشە دەکات کاریگەری دەبێت لەسەر کارکردنی خانە نۆرمەڵەکانی جسمی خۆمان. ئەگەر خوێن بگرین بۆ نمونە ئەگەر شێرپەنجەیەکی تووشی نەخۆی بڵێ خوێن ببێت ئەوە کاریگەری دەبێت لەسەر دروستکردنی بۆ نمونە خانەکانی خوڕەکە سوورەکان، خانەی وای بیسەکان بڵێ ئەوەی مەناعیت دروست دەکەن، لە خانەی پلێت کە مەسەلە خوێنمەین دروست دەکات. بۆیە کاریگەری بێت لەسەر ئیشی خانە نۆرمەڵەکان. بۆیە کەسەکە بەڕاستی سیستەمی جەستەی بە تەواوی تێک دەچێت. هەموو جۆرەکانی شێرپەنجە وەک یەک مەترسیدار نەخێر بێگومان شێرپەنجە لە کەسێک بۆ کەسێکی تر دەگۆڕێت، لە تەمەنێک بۆ تەمەنێکی تر دەگۆڕێت، لە جۆرێک بۆ جۆرێکی تر دەگۆڕێت. شێرپەنجەی لە سیەکاندا بێ بێگومان خەتەرناکترە لە شێرپەنجەی لە شوێنێکی تردا هەبێ. بۆ نمونە چکە مەسەلە تۆ دەتوانی کەسێک شێرپەنجەی کۆڵۆنی هەیە بەشێک لە کۆڵۆنی ببڕیت، بەڵام بۆ نمونە کەسێک مەسەلە شێرپەنجە لە شوێنێکی تردا هەیە مەسەلە ناتوانێت ببڕێت، تەناتوانی مەسەلە تۆ عیلاجی کیمیایی یان عیلاجی ڕادیێشنی بۆ بکەیت. بۆیە بێگومان دەگۆڕێت، ینی شێوازی شێرپەنجەکە کەسی توش بوو تەمەنی بڵێ ڕەگەزەکەی هەموو ئەو شتانە کاریگەریان هەیە لەسەر ئەگەری مردن یان ریسکی شێرپەنجەکە.
مرۆڤی توشبوو هەست بە ئازارێکی تایبەت دەکات بەڵێ بێگومان شێرپەنجەش هەروەکو هەمان نەخۆشەکانی تر نیشانەی هەیە لە سەرەتاکانی لە سەرتان بێگومان نیشانەی هەیە ئەوەی کە ئەم شارەزاییم هەبێ یەک نیشانەی سەرەتاترین نیشانە مەسەلە بە تا دەست پێ دەکات ئاڕەخردنی شەوانەیە و زۆر کەیسەکان کە دێن بەڕاستی بە کەم خوێنی دایان بینین ئێمە سەرەتا کەم خوێن دەبن و نیشانەی تریشی زۆرە بەڕاستی. ئەگەری چاکبوونەوەی کام یەکەی لە جۆرەکانی زیاترە ئەوەی هەروەکو پێشتر باسم کرد ئەگەری چاکبوونەوە پێویستە بە کەسی توش بوو بەڕاستی چونکە کەسی توش بوو زیاتر اعتماد دەکرێتە سەری لەسەرەوەی کە کەیسەکە بەرەو چاکبوونەوە دەچیاننا مەسەلە لە منداڵاندا مەسەلە لەوچی ئەگەری چاکبوونەوە بە یەکێک لە نەخۆشەکان زۆر بێ لە 85 بێ مەسەلە لە تەمەنی پیردا ئەگەری چاکبوونەوە بەڕاستی ڕێژەکەی کەمترە ئەگەر کەسەکە بڵێ ژن بێت مەسەلەوەسی ئەگەری توشبوون نوعێک بێ ئەگەر پیا بێت ئەگەری توشبوون و نوعێکە و چاکبوونەوەش بە هەماشە ڕێژێکترە لەوچی اعتماد دەکاتە سەر کەسەکە و جۆری شێرپەنجەکە بەڕاستی. کاگومێت زۆر لەپاڵ ئەو لایەنە زانستیەکە هەیە ینی زۆر جار هەڵمەتی فراوان هەیە بۆ دەیانەوێت بە توشبوونی نەخۆش شێرپەنجە بڵێن ئومێد بەرمەدەن و بە هیواوە بژین ینی هەر بەڕاستی مرۆڤێک کە بە ئومێدەوە بژی بەشێکە یعنی هۆکارێکە بۆ چاکبوونەوە بەڵێ خۆی سیستەمی بەرگری جستەی ئێمە زۆر پێویستە بە لانی دەرونیمانەوە هەر کاتێک ئێمە لانی دەرونیمان ڕێک بێت و ورەمان بەرز بێ بەڕاستی سیستەمی بەرگریشمان زۆر بەهێز دەبێت و یەکێک لە هەرە فاکتەرە بەهێزەکانی کە بۆ لەناوبردنی شێرپەنجەیە سیستەمی بەرگری جستەی خۆمانە هەر کاتێک کەسێک سیستەمی بەرگری بەهێز بێت بەڕاستی توانای لەناوبردنی شێرپەنجەکەشی زۆر بەهێز دەبێت بۆیە و لە نەخۆشخانە هیوا و هەم نانەکەلی هەم لە کوردستانیش بەڕاستێکی تا ئاستێکی زۆر باش توانیویانە کە هانی نەخۆشەکانە وریان برزکەنەوە بۆ چاکبوون وۆی ئێمەش بینیمانە بەڕاستی ئەو نەخۆشانەی کە وریان برز بۆ بە هیواوە ژیاون زۆربەی زۆریان یعنی ڕژەی چاکبوونەوەتیاندا زۆر بەزە و ئەوانش کە بەڕاستی هیوایان بەردا و بێومێدن ڕژەی چاکبوونەوەتیاندا کەمە بەڕاستی. دەمەوێت بمە سەر هۆکارەکانی خۆپارێزی ینی هاوڵاتیەک چی گرنگە و پێویستە چۆن کە تاوەکو تو شێب نەخۆشە نەبێت خۆی ئێمە شێرپەنجە بەڕاستی وەکو ئەو پرۆفسەر بەڕێزە وایە گوتی بتاقێکە بۆ دەردەسێ بەڵام بێگومان هۆکاریشی هەیە ئەو خۆپارێزی لە هۆکارانە گەرێکی زۆر باشمەداداتێک کە ئێمە ڕێژەکەی کەمکەینەوە لە ئەم ساڵدا بۆ نمونە ڕێکخراوەتە نووسە جیهانیەکان نووسیویانە دەتوانین ڕێبگرین لە هەر دەکەسێک 4 کەسی توش نەبێت ئەگەر ئێمە بتوانین خۆپارێزی لە هۆکارەکانی شێرپەنجە هۆکارەکانی شێرپەنجەش بەڕاستی زۆرن ئەوانەی کە زۆر ڕوون و دیارن ئێمە دەتوانین بڵێ ئاماژان پێ بکەین یەکێک لەوانە مەسەلە جگەرەکێشانە کە دەبێت هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە نەخۆشیەکان بڵێ شێرپەنجەی سیەکان قەڵەویە بەڕاستی قەڵەوی هۆکارێکی ترە بەوەی کە شێرپەنجەی کۆڵۆن و هەروەها کۆمەڵە شێرپەنجەی تری زیاد دەکات خواردنەوەی کوحولیەکانە مادە کوحولیەکانە و ئەوانش بە هەمان شێوە هۆکاری سەرەکین بۆ دروستبوون بە شێرپەنجە خواردنی ئەو خواردنانەی کە دروست دەکرێن یعنی دەستکاری دەکرێن لە ڕێگەی جیناتە ئەوانە هۆکارێکە بۆ توشبوون بە شێرپەنجە خواردنی ئەو خواردنانەی کە بڵێ مەسەلە شەکریان زۆر تێدایە یان با بڵێن فایبەریان کەم تێدایە خواردنی گۆشتی سوور بە ڕێژەیەکی زۆر کەمترکردنی یان ناچالاکی لە وەرزشی ئەوانەی کە زۆر تەمبەڵن زۆر دادەنیشن بەڕاستی ئەگەری توشبوویان بە شێرپەنجە زۆرترە توشبوون بە هەندێک لە ڤایرۆس و لە هەندێک بەکتریا ئەگەری توشبوون بە شێرپەنجە بەڕاستی زیاد دەکات خۆ مەسەلە هەندێک تیشکەیەکە ئەگەری شێرپەنجە زیاد دەکات مەسەلە لەو تیشکانشکە ئێمە بەکاری دێنین بۆ گرتنی ئەشیعەکان بەڕاستی ئەگەری شێرپەنجە لەبەرەوە زیاد لە پێویست بەکارێنانێن ئەگەری شێرپەنجە زیاد دەکات هەروەها بڵێ هۆکارەکانیش بڵێ ئەگەر بکرێت بەگشتی دەکرێت بەسەر هۆکاری هەم ژینگەیی مەسەلە هەوا خاک لەگەڵ ئاو ئەوانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر توشبوون بە شێرپەنجە مەسەلە پیسبوونی ئاو هەوا پیسبوونی ئاو پیسبوونی خاک ئەوا دەکەن بەڕاستی ڕێژەی شێرپەنجە لەو ئێریایی کە هەیە زیاتر بێت کە پیسبوونانی تێدەزار بێت ئێمە ئەگەر بینە سەر خۆپارێزی ئەگەر بتوانین دەتوانین بەڕاستی وەکو ئێمە لە سیمینارەکەش ئاماژەمان تێدا بەڕاستی هیوا هەیە
هیوایەکی زۆر زۆریشەیە کە ئێمە لە دەڤەرەکەی خۆمان و لە هەموو کوردستانیشدا بتوانین شێرپەنجە بکەم بکەینەوە ئەویش بەڕاستی بە گرتنە ڕێگابەری خۆ دوورگرتنەوە لەو فاکتەرانی کە تووشی شێرپەنجەمانەکە لەوانە ئێمە هانی خۆمان و بڵێ عایلەکانی خۆمان و خەڵکان و مامۆسان و خوێندکاران دەین بەوەی کە بەڕاستی ڕێژەی وەرزشکردن زۆر بکەن و ئەو خواردنانە بخۆن کە خواردنی تەندروستن خواردنێکن کە پڕن لە ڤیتامینات و پڕن لە فایبەر و پڕن لەو شتانێک کە بەسوودن بەڕاستی و واز لە جگەرەکەن هانی خەڵک دەین بەڕاستی واز لە جگەرەکێشان بێنێت هانی خەڵک دەین کە خۆ بە دوور بگرێت بە تەندروست بژیت بە شێوەیە کە خۆ بە دوور بگرێت لە نەخۆشە گوازراوەکان لە ڤایرۆسەکان خانی خەڵک دەین بەڕاستی کەمتر بڵێ خۆراک بڵێ کحولیەکان بخواتەوە خەڵک هاندین کە زیاتر فایبەر بخۆ خەڵک هاندین کە زیاتر پێویست نەبێت کە ئەشعەیەک بگرێت نەیگرێت نەک مەسەل هەر بچێت بڵێ کاکە ئەشعەیەکم بۆ بنووسە سیتیسکانێک بۆ هەرچێک لەو بابەتانە کە پێویست نەبێت زیاتر خۆی نەداتە بەر ئەو تیشکانە و هەوڵ دەین بەڕاستی ژینگەکەمان تەندروست بکەین ئەوەش بە هەموو لایەک دەکرێت مەسەلە پیسبوونی ئاو هەوای مەسەلە دەڤەری ڕاپەڕین مەسەلە دەتوانین ئێمە کەمی کەینەوە پیسبوونیها لە ڕێگەی کەمکردنەوەی معاملەکانیان لە ڕێگەی ئەوەی کە ئەو دووکەڵی کە دەکرێت چارەسەر بکرێت یا مەسەڵ ئەو سارانی کە زیاد لە حد دووکەڵ دەکەن دەتوانین لە ڕێگەی بەڕێوەبەراتەوە ڕێگریان لێ بکرێت بە هەمان شێوە ئەوە ئێمە پلانمان هەیە و بۆ داهاتوو کە ئیشەڵا هەوڵ دەین بۆ کەمکردنەوەی فاکتەرەکان و شارکردنەوەی خەڵک کەواتە کاگومێت لەوەی کە باس دەکرد جەنابەت بەشی چیان هۆکارەکان پێیوەستن بە حکوومەت بەشێکیان پێویستن بە خودی ئینسانەکە خۆی منە کەسێک کە زگەرەکێشە دەکرێت خۆی زگەرەتەرێکە بەڵام مەسەلەی ژینگە ئەو بابەتانە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ینی لایەنی پەیوەندیدار ئەم کارە بکات زۆر چاکە بۆ دەڤەری ڕاپەڕین ئەو ڕێژەی کە باست کرد ئێمە تاوەکو ئێستا سنتەرێک شوێنێکی تایبەتمان هەیە بە نەخۆشی بەڵێ هەتاکو ئێستا ئەو سنتەرە نەبووە بەڵام خۆشبەختانە بڕیاریکردنەوەی سنتەرێک دراوە پارەکەشی بۆ دابین کراوە ئەو ڕۆژەی لە ڕۆژی سیمینارەکە کە ڕۆژی ژیانی شێرپەنجە بۆ ڕێزکاک دکتۆر هیوای ئاماژەی پێدا کە بڕی پارەی دیاریکراوە بۆکردنەوەی سنتەرێکی شێرپەنجە لە دەڤەری ڕاپەڕین دراوە ئەو خۆشبەختانە لە جێبەجێکردندا پێشم وایە لە زووترین کات دەکرێتەوە چی دەبێ ینی قازانجیش دەبێ بخۆی خۆی ئێمە بڵێ پلانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین بۆ ئەوەیە کە ئێمە یونیتێکمان هەبێت لەو یونیتەدا بەڕاستی پلان دانین یان ئیشمان ئەوە بێت کە چۆن شێرپەنجە لە دەڤەرەکە کەم بکەینەوە ئەو یەک پلانی دووەمان هەوەیە کە چۆن ئێمە خزمەتی نەخۆشی شێرپەنجە بکەین لە دەڤەرەکەدا هەم بە چارەسەرکردن هەم ینی هاندانی خەڵک بۆی کە تووشی شێرپەنجە نەبن و هەم بڵێ هەم هەنگێکمان دەبێت لە بینی خستخانەی هیوا و خستخانەی نانەکەلی بۆ ئەوەی کە ئەوانی ژارمەتی ئێمە دێن ئێمە ناڵێن وەکو ئەوان دەبین بەڵام بەڵاسی فاکتەرێکی بەهێز دەبین بۆ یارمەتی ئەوانیش و بە یارمەتی خەڵکی خۆمان لە دەڤەرەکەدا بێگومانین کە ئەو سنتەرە بڵێ ئیسفادێکی زۆر و سوودێکی زۆری دەبێت بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ بەتابەتیش بۆ کەسانی کە تووشی شێرپەنجە بوونە وتت ڕێنماییت بۆ هاوڵاتیان من بە هاوڵاتیان و بە خۆمان و بە هەموو خەڵکی کوردستانیش دەڵێم تەندروست بژین ئەگەر تەندروست بژین و خۆ بە دوور بگرن لە ئەو فاکتەرانی کە تووشی شێرپەنجە ئێمە تووشی شێرپەنجە دەکات بەڕاستی دەتوانین لە ١٠ شێرپەنجە لە دەڤەری ڕاپەڕین لە کوردستان کەم بکەینەوە و بێگومانیشم ئێمە توانای ئەوەمان هەیە و دەتوانین چکە مرۆڤ بەڕاستی کاینێکی بەهێزە ئەگەر بیەوێ دەتوانێت ئەو شاخانە لە بنبێنێ شێرپەنجاری هیچ نییە بەڕێز ئومێد حەسەن پسپۆری شکاری نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێن سوپاس بۆ زانیاریەکانت من دەگەڕێمەوە لە ئێوە بە هیوای تەندروستیشی باش بۆ هاوڵاتیان ئەس بۆ پامنێرمان هوەر کە بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەو ڕاپۆرتەی و ئامادە کردبووین بەڵێ ئازیزانم وەکوتمان تەوەری یەکەمان و سەرسامان باس لە ئاستی هۆشیاری جوتیارانەکەین لە بەرامبەر بەکارهێنانی مادە قڕکەرەکان و چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێگریان لێ بکرێت لە بەرامبەر زیاد بەکارهێنانی ئەم مادانە و ئەم مادانە تا چەند زیانیان هەیە بۆ خاکەکە و بۆ بەرهەم و هەم بۆ جوتیارانیش بۆ مەبەستەش بەڕێز بەختیار عەبدوڵڵا لە پرسایی بەشی توێژینەوەی پاراستنی ڕووەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان میوانە کاک بەختیار سڵاو لێ ببانیت باش بێت زۆر سپاس دەکەم بەخێراتیت کاک بەختیار ئەمێ سەرتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین وەک ئەزانیت لە وەرزی بەهاردا وەرزی نوێبوونەوەی کوشت و کاڵکردن وەرزی نوێی کوشت و کاڵکردنە ئەمەوێت بزانم کە تا چەند جوتیاران ئاستی هۆشیاریان هەیە لە بەرامبەر بەکارهێنانی مادە قڕکەرەکاندا بەڵێ
پێشەکی مادەی قڕکەر چییە؟ مادەی قڕکەر بریتێ لە مادەیەکی کیمیاوی یان سناعی یان حەیەوی کە بەکار دێت بۆ لە ناوبردنی یان کەمکردنەوەی دەردێکی کشتتوکاڵی کە زەرەر لە ئینسان و ئاژەڵ و بەروبوومی کێڵگەی ئەدات. ئەم قڕکەرانە خۆی ئەکرێ بە چەند پۆلێن ئەگەکرێت، بەڵام ئاستی وێنەوە سەر پرسیارەکەی بەڕێزت ئاستی براجوتیارەکانمان تا ڕادەیەک باشە، زۆر باش نییە، لەبەر ئەوەی ئەو قڕکەرە کیمیاوانەی کە بەکاری ئێنن گرنگترین شت پێویستە لە کاتی خۆیان بەکاری بێنن. گرنگترین شت پێویستە لە کاتی خۆیان بەکاری بێنن. دووەمیان بە پێی ئەو ڕێژەیە کە دیاری کراوە بەکاری بێنن. بەڵام برای جوتیاری ئێمە قەناعەت کە زۆربیان گوێ بەو تایمە نادەن، بەو نە بەکادێن نە بە پێوانەی قڕکەرەکات. کاک بەختیار باست لە کات کرد پێویستە ئەم مادە قڕکەرانە لە کەیدا بەکار بهێنرێت؟ هەموو قڕکەرێک کاتی تایبەتی خۆی هەیە، بەڵام پێشەوەی کە قڕکەر بەکاربێنی گرنگترین شت کە برای جوتیار پێویستە بیکات بریتێ لە کێوماڵکردن. تۆ چۆن کە پێویستێکی ماڵ دەبێت ئەبێ لە پێشە چی بنووسی چیت ئەوە و چیت ناوێت اینجا بچیتە بازار شتەکانی دابینکەی، بەڵام نەک برای جوتیار هەر لە خۆیەوە گەنمێکی هەبێت بچێت دەرمانی گژوگای بەسەرا بڕژێنە یان دەرمانی حەشەراتی بەسەرا بڕژێنێت. لە پێشە پێویستە بزانێت ئەو دەردە کشتتوکاڵیە هەیە یان نییە، اینجا دوایی هەماوی دۆمێنێ بەرەو ڕشاننی قڕکەرەکان. کاک بەختیار ئەمێ بزانم کە لەلایەن ئێوە بڕەکانیان بۆ دیاری کراوە بۆ نمونە چەند بڕ بۆ چەند مەتر پێویستە؟ بڕەکان لەلای ئێمەوە خۆی لەسەر توێژینەوە دیاری کراوە، نەک لەلایەن ئێمەوە لەلایەن شەریکەکەەوە دیاری کراوە. لە هەموو قڕکەرێک بۆ چ دەرمانێک لەسەر عولبەکە نووسراوە لەسەر ئەو قوتۆی کە ئیکڕن ئەو نە بەکارێت بۆ دۆنمێک، نەک بۆ مەتێ یان بۆ شتێک، بۆ دۆنمێک بەپێی ئینی کشتتوکاڵی. ئێستا بە نیسبەت مەخسن قڕکەری هینمانەیە قڕکەری لە ناوبردنی گژوگیامان هەیە لە ناو گەنمە، هەموو قڕکەرێک بە پێی تایبەتمەندی خۆی بڕەکەی لەسەر نووسراوە چەند بەکارێ. بەڵام ئایا ئەم براجوتیارە پابندە بۆ بڕەوە؟ زۆربیان پابند نین بۆ بڕەوە، هەیە کەمتری تیەکەن هەیە زۆرتری تیەکەن. لەبەر ئەوە کاریگەریە کاتە سەر هەم کەمەکە کەمە گیاکە ناکوژێت، هەم زۆرەکەش زەرد ئەیات. لەبەرەوە باشترین شت بۆ برای جوتیار بۆ خاوەن باخەکان پێویستە پابند بن بە بڕی دیاری کراوە. بێگومان کاک بەختیار باس لۆ بکەین ئایا کوالیتی بەکارهێنانی مادە قڕکەرەکان تا چەند شەرتە؟ تا چەند پێویستە جوتیاران مادە قڕکەرەکان ئەو کوالیتی کە باشە بیکڕن بۆ ئەوەی کە بەکاری بهێنن؟ خۆی گرنگترین شت لە مادە قڕکەرەکانە کوالیتەکەیەتی. ئەگەر تۆ چەند دۆنمی شت هەبێت قڕکەرێکی وایت بۆ بەکاربێنیت کە کوالیتەکەی باش نەبێت 100% نەجاحەتی نات. هەموو قڕکەرێکی کیمیاویش 100% ئامانجی خۆی ناپێکێت، ئەوە قانونە هەموو شەرتەوە هەمووی 100% ناپێکێت. لەبەرەوە پێویستە لەسەر براجوتیارەکان لە کاتی دابینکردنی قڕکەری کیمیاویە پابند بن بەو شەریکانەی کە شەریکەی ئەسڵین. ئێستا بۆ نمونە چەند قڕکەرمانەیە بڵێن بۆ نمونە گرانستارمان هەیە، شەریکەیەکی دۆبۆنی فەڕەنسی ئەسڵەکەی هەیە، بەڵام ئێستا وڵاتی ئێران، تورکیا، ئاردن، چەند وڵاتێکی تر خلیجی هەمووی تەقلیدی کردوێتەوە. بەڵام لە هەمان کاتە وەلو گیاکە بۆ کوژێت، بەڵام وەکو ئەو بۆ ناکوژێت و وەکو ئەو کاریگەری خۆی نابێت. ڕاستە. کاک بەختیار ئەمێ بزانم کە جوتیار چ جۆرە مادە قڕکەرێک بکڕێت، کامیان باشترە لە هەمویان و بە چ شێوازێک بێت ئەبێ بیکڕێت؟ پێویستە برای جوتیار بۆ هەڵبژاردننی قڕکەر یەکەم بەپێی ئافەکەی خۆی بیکڕێت، دووەم قڕکەرێک لە بازارا بکرێت کە شەریکەیەکی تایبەتمەند بێت، سێم ئەو قڕکەرانەی کە ئەیکڕن پێویستە عولبەکانیان کەپز بێت، قڕکەرێ نەکرێت سەرەکەی کراوە بێت و تۆ نیوەی ڕۆکراوێت و نەزانی نیوەکەی تری چی تێکراوەتەوە. لەبەرەوە باشترین شت پێویستە اینجا قڕکەرێ بکرێت کە زوو بتوێتەوە، هەمووی لەسەر عولبەکان نووسراوە. لەبەرەوە تایبەتمەندێتی برای جوتیار بریتێ لەوەی قڕکەرێ بکرێت یەکەم شت کەپز بێت نەکرابێتەوە، اینجا دووەم شەریکەی مەوسوڵ بێت، سێم جورعی بەکارهێنانەکانی کەم بێت، گرنگترین شت لەوانش فترەی ئەمانە، مانای ماوەی مانەوەی ئەو قڕکەرە لەسەر بەتایبەتی لەسەر سەوزەمەنیەکان و لەسەر میوەکان. ڕاستە. کاک بەختیار با باسێک لەوە بکەین کە ئایا جوتیارانی ئێمە
تا چەند جلوبەرگەکانی خۆپاراستن بەکار ئەهێنن لە ڕشتنی مادە قڕکەرەکاندا ئایا پێویستە بەکاری بێنن لەو کاتێک کە ئەیڕێژن ئەو جلوبەرگانە چین کە پێویستە بەکار بهێنرێت؟ گرنگترین شت لە پاراستنی کوشتتوکاڵی و لە کاتی بەکارهێنانی قەرکەری کیمیاوی ئەدەواتی سەلامی پێڵێنێمە. ئەدەواتی سەلامە بریتێ لە چی؟ بریتێ لە عینەک، لە کەمامە، لە بەدلە، لە دەستکێش، لە جزمە. ئەمانە پێویستە هەموو برای جوتیارێک پێش بەکارهێنانی ئەو قڕکەرانە ئەمانیان پێبێت. و هەروەها سابوون یان تایید و شیریش. ئەمانە کە گرنگ کە هەموو برایەکی جوتیار پێبێ، بەڵام ئێمە زۆربەی برا جوتیارەکانمان ئەو ڕێنمایانە جێبەجێ ناکەن، جامانەیەک لە ملیانە بەستن و ئێتە وەزان بۆ ئەو قڕکەرە کیمیاویە بەکارێ. وە گرنگترین شت لە کاتی بەکارهێنانی قڕکەری کیمیایە پێویستە نە جگەرە بکێشێت، نە ئاو بخواتەوە، نە دەست بۆ خواردنیش بەرێت، کە ئەمە لە زۆربەی برا جوتیارەکانیشمانە قەنەعەت کە ئینی ناکەن، جێبەجێ ناکەن. ڕاستە. کاک بەختیار با باسێک لە زیانەکانی مادە قڕکەرەکان بکەین. وەک ئەزانین کە لە کاتی ڕشتنی ئەم مادە قڕکەرانە زیانێکی زۆری هەیە، بەڵام هەنێک جار هەیە زیانی بۆ کوورەی هەنیش هەیە کە لەو ناوە ئەگەر لە زەوی کشت و کاڵێکەوە نزیک بێت. ئەمێ بزانم کە تا چەند هەوڵ دراوە کە ئەم کوورانەش بپارێزێ لە کاتی ڕشتنی ئەم مادە قڕکەرانەدا. بەڵێ، خۆی قڕکەری کیمیایی بەپێی ئەو LD50 جۆرعی قاتیلەی پێڵێنەمە یان بڕی کوشندەر ئەکرێ بە 5 بەشەوە. خۆی دەرەجەی 1 و دەرەجەی 2 زۆر خەتەرە، لە دەرەجەی 3 و 4ەکەی شتێک باشترە. بەڵام قڕکەری کیمیاوی زۆربەی زۆریان زەرەریان بۆ هەنگ هەیە. هەندێک لەو قڕکەرانە نەبێت کە تایبەتمەند دروست کراوە هەر لەسەر عولبەکە نووسراوە کە ئەمە زەرەری بۆ هەنگ نییە یان بۆ ماسی نییە، بۆ سەرچاوی ئاو کە ماسی تیابێ. بەڵام پێویستە لەسەر برا جوتیارەکان ئەوانەی کە قڕکەری کیمیایی بەکارێن و خۆی هەنگی هەیە یان دراوسێکەی هەیەی لە خوارەوە، هەمووەکو واجبێکی ئینسانی، هەمووەکو واجبێکی دراوسێتی و هەم لە ڕای خواشە کە حەشەرە سوودمەندەن لە ناو نەبات ڕۆژێک لە پێش ئەو ئاگاداری ئەو باخەوانی هەمە بکاتەوە، هەنگەوانەکە بکاتەوە، پێی بڵێ من سبێنە دەرمانە ڕێژم، کە دەرمانی ڕشت ئەو کاتە کابرا هەڵەسێ بەگرتنی هەمەکانی بۆ ماوەی 24 سەعات. ئەو کاتە نە هەمەکەی و زەرەرە بێ ناویش گوناهبارە بێت. بێگومان. کاک بەختیار با بەستێک لە زیانی ئەم مادە قڕکەرانەکەین لەسەر بەرهەمەکان. ئەمێ بزانم کە بەکارهێنانی زیادکردنی ئەم بڕا تا چەند زیانی ئەبێت لەسەر بەرەوبوومەکە کاتێک خەڵکی بەکاری ئەهێنێت و بێگومان هەنێک کەسیشی ئاگای لێ نییە کە زۆری بڕێکی زۆری پێدا کراوە. ئەمێ بزانم کە زیانەکانی چین؟ بەڵێ، زیانەکانی قڕکەری کیمیایی زۆرن، بە تایبەتی لەسەر سەوزەوات و ئەو قڕکەرانەی کە دروستیش کراون لەسەری نووسراوە فترەی ئەمانی چەنە. بۆیە داوا لە برا جوتیارەکانەکەی یان ئەوانەی کە خاوەن دەسەڵاتن، پارەدارن، بەیتی پلاستیکیان هەیە یان مەسلحەتێکی تریان هەیە لە کشت و کاڵە، بە دوای ئەو قڕکەرانەیە بگەڕێن کە فترەی ئەمانی کەمە، بە تایبەتی بۆ خانووی پلاستیکی. چونکە ئێمە لە کاتی بەرهەمێنانی تەماتەیان لە خانووی پلاستیکیا ڕۆژناڕۆژێک یان بە 2 ڕۆژکەڕەتێک ئەو بەرهەمە کۆکرێتەوە، کە کۆکراوتۆ دەرمانێکی پێوەکەی قڕکەرێکی پێوەکەی فترەی ئەمانەکەی 7 ڕۆژە. معنای تۆ 3 کەرەدە و دەرمان ئەو بەرهەمە ئەچنیت ئەو قڕکەرە هەر لە ناو خەیاریان ماوە. لەبەرەوە هەم وەکو ویژدانی خۆی ویژدانی چۆن شتێک قوبوڵەکات شتێکی زەرەرەوەمان با بە خەڵک، چونکە خەڵک تۆ خەیارێکە لە بازار دانراوە ئەیکڕیت. خۆ ئێمە ئەو وڵاتە نین بڵین کە لەسەری نووسراوە ئەم خەیارە فڵان دەرمانی پێوەکراوە یان فڵان شتی بۆ بەکار هاتوو یان فترەی ئەمانەکەی ئەوەیە. لەبەر ئەوە پێویستە لەسەر برا جوتیارەکان کە قڕکەرێک بەکار بێن فترەی ئەمانەکەی زۆر کەم بێت بۆ ئەوەی هاوڵاتیان لە مەترسی نەخۆشی دوورخەنەوە. کاک بەختیار با باسێک لە زیانەکانی بەکارهێنانی مادە قڕکەرەکان بکەین بۆ سەر خاک. ئەمە بزانم تا چەند ئەم مادە قڕکەرانە زیانیان لەسەر ئەو خاکەش هەیە کە جوتیاران بەرهەمەکانی تێدا دەڕوێنن؟ بەڵێ، بەنسبەت مادە قڕکەرەکانەوە چەند زیانی بۆ ژینگە هەیە، ئەوە زیانی بۆ ناو خاکەیە. هەم مێرۆسود بەخشەکانی ناو خاگە کوژێت کە لە ناو خاکاتیایەتی، و هەروەها هەندێک لە قڕکەرە کیمیاویەکان پاژماوەیان ئەمێنێتەوە لە ناو خاکە، هەتا بۆ ساڵی دواییش
کە ئەو قڕکە ئەو ئێستا برا جوتیارەکانی ئێمە نیوەی زەویەکانیانەکەن دەورەی زراعی بەکارێنن نیوەی زەویەکانیانەکەن بە گەنم نیوەکەی تری ئەکەن بەنۆک بۆیە پێویستە هەندێک قڕکەری کیمیاویمان هەیە کە تەئسیری لەسەر بقولیات هەیە لەسەر نۆک و پاقلەمەنیەکان هەیە کە ئەمێنێتەوە بۆ ساڵی داهاتوو لەو زەویەی کە ئەو دەرمانی پیاڕژاوە ساڵێکی تر نۆک ناڕوێت اینجا ئەو دەرمانەکەی بە زیاشەوە ڕژان بێت ساڵێکی تر دوێتی بەنۆک ئاگای لەوە نییە کە ئەم دەرمانە کاریگەری لەسەر بقولیەکان هەیە یا دەڵێ وەڵام نۆکەکەم تەشەوهی کردووە نۆکەکەم گوڵ ناکە نۆکەکەم بەرز نابێتەوە ئەمە هەمووی کاریگەری قڕکەرێکی میاویەکانە. کاک بەختیارمێ بزانم ئەو مادە قڕکەرانی کە بەکار ئەهێنێت بۆ بەروبوومەکان ئەمێ بزانم ئایا بە شێوازی ئەو بەروبوومەوە دیارە یاخود ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تێکی بدات یاخود شێوازی ئەو بەروبوومە وا لێ بکات کە هاوڵاتیان هەستی پێ بکەن کە زۆری بڕی مادە قڕکەرەکەی پێدا کراوە؟ نەخێر بەو شێوەیە نییە چونکە قڕکەری کیمیایی کە تۆیکێ بە مادەیەکە بە بەروبوومێکی بەروبوومی کێڵگەی بێ یان سەوزی بێیان میوە بێت بۆ لە ناوبردنی دەردێکی کشت و کاڵیە ئیتە ئەو دەردا ئەگەر گژوگیا بێ ئەگەر حەشەرات بێ ئەگەر نەخۆشیەکانی ڕۆک بێ ئەوە لە ناوەبا بەڵام کە زیاد پێوە کرد لەوە جەچێ هەندێک کەڕە دەبێتەوە ئینکیماش معنای هەندێک خیار هەیە ئاوای لێ شرج ئەبێتەوە کە لە بڕی خۆی زیاتری پێوکەی یان لە بڕی خۆی زیاتری پێوە کرد لەوە چێ گوڵ هەڵ نەپاچێت بۆ وەجبەی دووەم گوڵ هەڵ ناپاچێت گوڵەکان پێناگەن و ببن بە بەروبووم لەبەرەوە چەنە ئەو بە حسابی خۆی بە ئیسفادە کردوێتی بەڵام بە زەرەر ئەشکێتەوە بەسێریان. ئەمە باس لە سەوزەش بکەین کاک بەختیار بەکارهێنانی ئەم مادە قڕکەرانە بۆ سەوزە ئەمەوێت باس لە بکەین کۆمەڵێکی زۆر جۆری سەوزە هەیە لە ناو بازاڕەکاندا و هاوڵاتیان ڕۆژانە ئەیکڕن ئەمە بزانم کە چۆن خۆیان پارێزن لەو مادە قڕکەرانی کە پێوەیەتی و شۆردنەوە تا چەند گرنگە؟ وڵێ خۆی بەنسبەت سەوزەواتەوە بەنسبەت بوونی مادەی قڕکە لەسەری ئەوە بە دەرەجەی یەک ئەکەوێتە سەر سنوورەکانمان ئەو بەنسبەت ئەو بەروبوومانەی کە هاوردە ئەکرێ بۆمان لە کوالیتی کۆنتڕۆڵ ئیتر ئایا ئەو کوالیتی کۆنتڕۆڵانی ئێمە لەسەر سنوورەکانمان چی لە برایم خەلیل و چی لە پاژماق و چی لە پەروێزخان بەو شێوەیە فەحسی ئەو میوانە ئەکە من ئاگاداری ئەو بابەتە نیم بەڵام خۆی گرنگترین شت خاڵی یەکەم کە دەست پێکە بە نیسبەت سەوزەواتی هاوردەوە لە کوالیتی کۆنتڕۆڵەوە دەست پێکە لێ جیهاز هەیە جیهازەکان زۆریشن و هەشن معنای مەوجودن لە وڵاتە کە فەحسی ئەو میوانە بکەن یان فەحسی ئەو سەوزانە بکەن کە چەنە بڕی چی مادەیەکی لەسرە چ قڕکەرێکی کیمیایی لەسەر و بە بڕی چەند لەسەرێتی ئەمە بە نیسبەت یەکەمەوە بە نیسبەت ناوخۆیەکانیشەوە ئەوە ناوخۆی هێنێتە ناو عەلوەکان و لێوە ئەیفرۆشن بەڵام گرنگترین شت بۆ هاوڵاتی ئەو سەوزەوانە بێشتنەوە نەخوات و بە تایبەتی لە خەیاری شاکە هەندێک جارەڵێن توێکلەکەی ئیسفادەی زۆرە بەڵام گەر ئەتا ئەتوانێت پاکی کات باشترە لەوەی بە توێکڵەوە بیخۆن. بەڵێ کاک بەختیار باسمان لە شتنەوە کرد ئەمە بزانم کە پێویستە ئەم شتنەوەی چۆن بێت ئایا بەخوێ بێت یاخود بە مادە پاکەرەوەکان بێت کامیان زیاتر سوودیان هەیە بۆ ئەوەی کە زیاتر ئەو بەروبوومە پاک بکرێتەوە؟ خۆی دایمەن مادە پاکەرەوەکان باشترن لە ئاوی بەتەنیا بەڵام گەر بە ئاوی بەتەنیاش بشۆرێتەوە هەر شتێکی باشە هەر زۆر بەڵام شتنەوەکە بە باشی بشۆرێتەوە نەک ئاوێکی پیاکەی دەستێکی لێ بخات ئەی خوێ بەکار ئەهێنرێت لە پاکردنەوەی ئەو مادانە وڵایەتی خۆ لە ماڵەکانە هەمووی خۆمان خوێ بەکارێنی تایە بەڵام وەکو من لێرە بڵم خوێ بەکار بێنە ئەویان نازانم بەڵام خۆی هەموو ماڵێک هەموو ئافرەتێ لە مەسبەخی خۆیان هەتا سەوزەوات هەمووی بۆ چەند سەعات لەناو خوێدایەنێت اینجا دوایی جارێکی ترەی شوات. ئایا بەکارهێنانی ئەم مادە پاکەرەوانە دیسان نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زیانی زیاتر دروست کا لەسەر ئەو بەروبوومەی کە بەکارێنێ بە تایبەت تاید کە باسی ئەەکەن ئەو تایدی بەکار ئەهێنرێت ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زیانێکی زۆری هەبێ بۆ تەندروستی؟ بخوا تاید ئەو معلوماتم لەسەر نییە وەلو تاید مادەیەکی پاکەرەوەیە معقەمە خۆی بەڵام بە تاید هیچی وام لەسەری نییە بڵین بەڵام بە خوێەکە باشترە بەکار بێت و دوای ئەو بشۆرێتەوە وەلو مادەی تریش هەیە لە بازارە بێ لە خوێ و بێ لە تایید مادەی تایبەت هەیە بە سەوزە. کاک بەختیار ئەمێ بزانم وەکو بەڕێوەبەرایەتی توێژینەوە ئێوە چیتان کردووە بۆ جوتیاران بۆ ئەوەی کە ئاستی هۆشیاریان بەرزتر بکەنەوە لە بەرامبەر بەکارهێنانی مادە قڕکەرەکان؟
ئێمە بەنسبەت بە ڕێوبەرایەتی توێژینەوەی کشت و کاڵی بەشی پاراستنی کشت و کاڵ دەرگامان کراوە بووە و هەموو ساڵێکیش توێژینەوەی تایبەتی خۆمان هەیە لەسەر قڕکەرە کیمیاویەکان. بەڵام مشکیلەکە لە چیە؟ مشکیلەکە لەوەیە جاران چی قڕکەرێکی کیمیاوی ئەهاتە وڵاتەوە ئەبیا بەهاتە بەڕێوبەرایەتی توێژینەوە. لە بەڕێوبەرایەتی توێژینەوەمان لەسەرە کرد. ئایا ئەم قڕکەرە نەجاحەتی هەیە، باشە بۆ زەوی ئێمە، باشە بۆ بەروبوومی ئێمە، یان باش نییە و بە ڕاپۆرتێک جواب ئەیرایەوە اینجا لەسەر داواکاری بەڕێوبەرایەتی توێژینەوە ئەو قڕکەرە داخلی ئەم وڵاتە بوو. بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە بازار ئازادە و سنوور کراوەیە، برا بازرگانەکان بڵێنەوانی نووسنگی کشت و کاڵیان هێوانی دوکانیان هەیە، قڕکەرەکە وەکو هەموو بابەتەکانی ناو بازار ئەچن ئەیهێن و لێرە دای ئەنێن و ئەیەن بە فەلاع لەسەر و عولبەی کە لێی نووسراوە. ئایا و عولبەیە کە و شەریکەیە لەسەری نووسیوە لەبەر مەسلحەتی خۆی لەسەری نووسیوە بۆ ئیسفادەی مادی خۆی لەسەری نووسیەوە ئیشی ئێمە نییە بڵێ. بەڵام گرنگترین شدەوەیە لێریشەوە داواکارم لە بەرپرسان لە وەزیری کشت و کاڵ چ قڕکەرێکی کیمیایی کە داغڵی وڵا دەبێت نێڵن داغڵ بێت تا لە بەڕێوبەرایەتی توێژینەوەی کشت و کاڵی تاقیکردنەوەی لەسەر نەکرێت و بەڕاپۆرت وەڵام نەدرێنەوە بۆ هیوایان کاری لەسەر بکرێت. کاک بەختیار با باسێک لە بەکارهێنانی ئەم مادە قڕکەرانە بکەین. ئەمە بزانم کە هیچ یاسایەک هەیە ئێوە داچان نابێ بۆ جوتیاران کە بڕ و جۆرەکەی دیاری بکات، یاخود ئایا جوتیاران شارەزایی ئەویان هەیە کە چۆن بەکار ئەهێنرێت و ئایا ئێوە لەلایەن خۆتانەوە هیچ خولێکی بەکارهێنانی ئەم مادە قڕکەرانەتان بۆ جوتیاران کردێتەوە بۆ ئەوەی کە شارەزاییان باشتر بێت لە بەکارهێنانی ئەم مادە قڕکەرانە؟ بەڵێ بەنسبەت پرسیارەکانەوە چەند بەرگەیەک بوو. بەرگەی یەکەمیان هەموو قڕکەرێکی کیمیایی کە شەریکەیەک بەرهەمی ئەهێنێت خۆی شەریکەکە لەسەری توێژینەوەی کردووە، لەسەر عولبەکە نووسراوە ئەم قڕکەرە بۆ فڵان نەخۆشیە بۆ فڵان ئەوەیە بە جورعی ئەوە و کاتەکەشی بۆ دیاری. بەڵام جوتیا شارەزایی لەوەیان نیە کاک بەختیار، ئەگەر بە یاسایەک نەبێت، ئەگەر بەڕێنمایەک نەبێت بیرێت بە جوتیاران، ئێوە تەنها بە قسەکردن کە بیان بە جوتیاران بێگومان ئەوانیش لە کاتی ڕشتنی مادە قڕکەرەکاندا شارەزاییان نییە لەوەی کە بڕەکەی چەندە، جۆرەکەی بێت چی بێ، لە هەر مەترێکدا چەند بڕێژرێت لە مادە قڕکەرەکان. بەڵێ خۆی بۆم باس کردی قڕکەرەکە لەسەری نووسراوە وەکو دەرمانی سەحەی ئینسان، چۆن سەیدەلەکە پێدەڵێمە 1/2 خۆیان 1/3. ئەو قڕکەری کیمیاویش لەسەر عولبەکەی نووسراوە. بەڵام ئێمە وەکو بەڕێوبەرایەتی توێژینەوەی کشت و کاڵی چیمان لەسەرە؟ ئەومان لەسەرە کە ئەو دەرمانەیەتە لایەمە توێژینەوەی لەسەرەکەین. بەڵام کە ئاگاداری براجوتیارەکان ئەوەی سەردانمانەکە وەکو شەخص دەرگامان کراوەیە بۆی هەموو شتێکی پیاڵێن. بەڵام وەکو خطوەی دووەم کە بڵێ جوتیاری مەنتیقەیە کۆکەیتەوە، ئەوە ئیشی ڕێنمایی کشت و کاڵیە. ئەو نەتیجانەی کە ئێمە لا ئێمەوە دەرەچێت تەسلیم بە ڕێنمایی کشت و کاڵی ئەکرێت، ڕێنمایی کشت و کاڵی بەپێی ئیمکانێتی خۆیان. واتای ئێوە کۆنتاکتان هەیە لە بینان لە بینی ئێوە وەزارەتی کشت و کاڵا ئەو توێژینەوانی کە ئەکرێت ئەوانیش سوودی لێ ببینن؟ بەڵێ کۆنتاکمان زۆرە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی سلێمانی، لەگەڵ بەشی ڕێنمایی کشت و کاڵ و هەموو ساڵە گۆڤاری تایبەتی خۆمان هەیە. ئەم گۆڤارە چەند توێژینەوە کرابێهی هەموو بەشەکانمان، نەک بەشی پاراستنی کشت و کاڵ. ئێمە 5 بەشی ڕئیسین لە توێژینەوە. هەموو توێژینەوەکانمان تەبع و بە کتاب و دابەشی یەکەین بەسەر هەم بەڕێوەبەراتی کشت و کاڵ، هەم بەسەر زانکۆکانە، هەم بۆ فەرعە زراعیەکان، هەم بۆ هەندێک جوتیاری نمونەیی دابەشیانەکەین. کاک بەختیار وەکە زانین کە ئاستی کشت و کاڵی ئێمە نەگەشتۆتە ئاستێکی خۆبژێوی لە ئێستادا و ناتوانێت پێداویستی هەموو هاوڵاتیان پڕکاتەوە. بێگومان لە دەریشەوە کۆمەڵێکی زۆر لە سەوزە و میوە ئەهێنرێتە ناوی هەرێمی کوردستان. ئەمەوێت باس لۆ بکەین وەکو خۆشت پێشتر باست کرد کە هاوڵاتیان نازانن چەند بڕێک لەم مادە قڕکەرانەی پێدا کراوە. هاوڵاتیان لەم کاتەدا چی بکەن بۆ ئەوەی کە خۆیان بپارێزن لە بەکارهێنانی ئەو بەروبوومانەی کە بڕی مادە قڕکەرەکانی زۆرە؟ وەکو باسمان کرد ئەم مادانەی کە هاوردە ئەکرێن بۆ ئێرە هیچ هاوڵاتێک نازانێت. بەڵام گرنگترین شت چیە؟ گرنگترین شت دەوەیە گرنگی بدرێت بە بنکە سنووریەکانمان، وەکو بنکەی باشماخ، ئیبراهیم خەلیل، پەروێزخان، لەوێ کۆنتڕۆڵی نەوعیمان هەیە، کۆنتڕۆڵی جۆریمان هەیە، ئەو ئەچیزانەی تایبەتن بە پشکنینی مادە قڕکەر پاژماوەی مادە قڕکەرەکان، تایبەتن بە پشکنینی پاژماوەی مادە قڕکەرەکان لەوێ پشکنینێکی باشی بۆ بکەن. ئەمە لە نقطەی یەکەمە. بەڵام نقطەی دووەم
تەماتەکە لە بازارم چوزانم چی پێوە باشترین شدەوەیە بە باشترین شێوە بیشۆمەوە و پارێزگاری لە تەندروستی خۆت بکەیت. بەڵێ کاک بەختیار باسمان لە زیانە زۆرەکانی مادە قڕکەرەکان کرد ئەمە بزانم تا چەند زیانی هەیە لەسەر لەوەڕاندنی ئاژەڵ و بەرهەمە شیرەمەنیەکانی ئاژەڵەکان و ئاژەڵانی کە لە نزیک چڵکە کشت و کاڵەکان ئەلەوەڕێن ئەمە بزانم تا چەند زیانی هەیە بۆ بەروبوومەکانی ئەوانیش. خۆی ما هەموو مادەیەکی قڕکەر کە ئەڕێژرێت لەو شوێنانەیە ئەڕێژرێت کە تایبەتە بە بەروبوومێک. اینجا ئەو برای جوتیاری کە خاوەن ئاژەڵە نابێ چێزەرێت لە کابرایەک با کە گەنمێکی یان باخێکی یان سەوزەیەکی حیوانەکانی خۆی بخاتە نەو ئەو شوێنەی کە دەرمان کراوە. ئەمە نقطەی یەکەمی. نقطەی دووەمی هەموو قڕکەرێکی کیمیایی مەفعولەکەی بڵێن لە 24 ساعات هەندێکیانەیە تا 72 ساعات زەرەرەومەندن بۆ حیوانات. بەڵێ ئێمە برسمان لەو بوو کە لە ڕێگەی هەواوە تا چەند ئەم مادە قڕکەرانە ئەگوازرێنەوە بۆ شوێنی لەوەڕ بۆ شوێنی ژیانی هاوڵاتیان و ئەبێتە هۆکاریەوەی کە زیانیان پێ بگەێنرێت. خۆی ئەگوێزرێتەوە بەس گواستنەوەکە کەمە. بەڵام ئێمە گرنگترین شت کە بە برای جوتیاری ئەڵێن نابێت لەو ڕۆژانەیە قڕکەری کیمیایی بەکاربێنن کە بای هەیە. بای هەیە. کاک بەختیار بەدەل لە مادە قڕکەرەکان وەک ئەزانین کۆمەڵێک مادەی کیمیایی تریش بەکار ئەهێنرێت بۆ زیادکردنی بەروبوومەکان. ئەمێ بزانم تا چەند ئێوە ڕێنماییتان ناوەتە جوتیاران لە بەرامبەر بەکارهێنانی ئەم مادانەوە بڕی پێویست بۆ بەکارهێنانیان. خۆی سەمادی کیمیایی یان پەینی کیمیایی ئێستا زۆربەی براجوتیارەکانمان کار لەسەرەوەکەن. کار لەسەرەوەکەن بۆچی بۆی بەروبوومێکی زۆرتریان هەبێت و لە ماوەیەکی کەمی شابێت. بەڵام خۆی ئەم پەینی کیمیاویە ئەگەر بە تایبەتی بە کاتی خۆی و بە جورعەی تایبەتی خۆی بەکاری بێنیت زۆر زەرەرەومەند نییە. بەڵام ئێستا خەڵکی خەریکە ئەڕوا بەرەو بەکارهێنانی پەینی ئۆرگانی کە ئێستا لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشت و کاڵی هەڵناوی یەکەمان دەست پێ کردووە بۆ بەکارهێنانی پەینی کیمیایی لە باتی ئەو بەینی سناایی کە دروستیەکەین کە ئەمە هەم شتێکی سەحیە لە وڵاتانیشا زۆر باوە هەم زەرەریشی نییە بۆ ئینسان. بەڵام بەنسبەت پەینی کیمیاویەکەوە ئەگەر براجی هەمی بەکاریێنێت بەڵام کە بە جورعەی تایبەتی خۆی بەکاری بێنی و زۆری پێوە نەکەیت و لە کاتی تایبەتی خۆیان بەکاری بێنی بۆ جۆرە زەرەرەومەند نییە. کاک بەختیار وەکو بەڕێستان باستان کرد هەوڵی زۆرتان ناو توێژینەوەتان کردووە لەبارەی ئەوەی کە مەوادە قڕکەرەکان و ئەو مەوادانەی کە کیمیایین بۆ پێگەیشتنی بەروبوومەکان و زووتر پێگەیشتیان بەکار ئەهێنرێن خۆتان توێژینەوەتان لەسەر کردووە. ئەمە بزانم کە هاوڵاتیان تا چەند گرنگە وەک ئەزانی کە خۆتان ئەو هەموو هەوڵەتان داوە ئایا گەشتونەتە ئەوەی کە هاوڵاتیان دڵنیا بن لەوەی کە بەروبوومی خۆمان بکڕن بەدەل لەوانی کێنە ناو هەرێمی کوردستانەوانێ تا چەند دڵنیا بن لەوەی کە بەروبوومەکانی خۆمان باشترە لەوەی کە لە دەرەوەیەتە ناوانێ. بەڵێ بێگومان دائیمەن بەرهەمی ناوخۆ باشتر لە بەرهەمی دەرەکی چونکە نازانی بەرهەمی دەرەکیەکە چی پێوە کردووە. بەڵام بەنسبەت بەرهەمی خۆماڵیەوە هەم بەرهەمەکە باشە هەم پاکترە هەم بە مەسافەیەکی کورتتر ئەگاتە شوێنی مەبەستی ئەوەی کە ئەیفرۆشێت و ئەوەی کە ئەیکڕێت بڵێن ئەمە بەرهەمەکە باشترە. بەڵام بەنسبەت بەشی دووەمی پرسیارەکەتەوە بەنسبەت براجێت جوتیارەکانمانەوە دائیمەن هەوڵ بن ئیحتیمام بە بەرهەمێنانی بەرهەمی خۆماڵی بن و هەروەها هەم کڕیارەکانی ژەوانەی بازار تا بەرهەمێکی تەماتەیەکی خۆماڵی هەبێت نەچن تەماتەیەکی بڵێن بەرهەمێکی تر بکڕن چونکە خۆماڵەکە هەم پاکترە و هەم تامی خۆشترە و هەرچەنە سعرەکەی نەختێک گرانترە لە هاوردەکان. کاک بەختیار ئەمێ باس لە ئاستی هۆشیاری جوتیاران بکەین. ئەمێ بزانم تا چەند جوتیاران بە بەراورد بە ساڵانی تر ئاستی هۆشیاریان لە گۆڕانکاریدا ئاستی هۆشیاریان زیادی کردووە بەبوونی ئەو توێژینانەی کە ئێوە بەڕێستان کردوتانە. ئایا لە ئێستادا جوتیاران هۆشیاری ئەویان هەیە بە چۆنی بەروبوومەکانیان لەم مادە زیان بەخشانە بپارێزن؟ لای خۆی بەنسبەت براجوتیارەکانەوە پۆلێ نەکرێن بە چەند بەشێکەوە. ئێمە لە هەموو مەنتیقەیەک لە هەموو ناوچەیەکە چەند جوتیارێکی نمونەیمان هەیە بەڕاستی جوتیاری نمونەیین معنای هەموو شتەکانیان هەتا بگرە داهێنان بۆ خۆیانەکەن تۆوی تازە دروزەکەن بۆ خۆیان شتی تازە بەرەمێنن و بە بەردەوامیش سەردانی بەڕێوەبەرایەتی توێژینەوەمانەکەن بۆ پێدانی
ڕێنمایی زیاتر یان بۆ پێدانی زانیاری زیاتر بەڵام هەندێک لە براجوتیارەکانیشمان ئەو ئاسیانێ بەڵام بە هەر ئەگەر بەراوردکەین لەگەڵ ماوەکانی پێشوە ئاستی برای جوتیاری ئێستامان زۆر باشترە لەوە پێش خۆشحاڵیەوە کاک بەختیار وەکو دوا پرسیارم ئەمێ بزانم کە ناوەندە ئەکادیمیەکان تا چەند هاوکار بوون لەگەڵ جوتیاران بۆ باشترکردنی بەرووبوومەکانیان تا چەند هۆکار بوون بۆ ئەوەی ئاستی هۆشیاری جوتیاران بەرز بکەنەوە لە بەرامبەر بەکارهێنانی ئەم مادە زیان بەخشانە خۆی ناوەندە ئەکادیمیەکان هەمووی پەیوەست دەبنەوە بە بەڕێوەبەرایەتی توێژینەوە ڕاستە ئەگەر ئێمە جاران ئێستاش هەمانگیمان هەیە لەگەڵ کۆلێژی کشتتوکاڵی سلێمانی لەگەڵ پەیمانگای کشتتوکاڵی سلێمانیا بۆ ئەنجامدانی هەندێک توێژینەوە لەگەڵ بەڕێز دکتۆرەکانیانە ئەو توێژینەوانی کە خوێندکار ئەیکا ساڵانە کاک بەختیارۆکە زانین کە هەر خوێندکارێک لە زانکۆکانیان لە پەیمانگاکاندا دەربچێت پێویستە توێژینەوەیەکی هەبێت تایبەت بە تایبەت بەشی کشتتوکاڵ تایبەت بێ بە بەروومە کشتتوکاڵیەکان ئەمێ بزانم کە تا چەند ئێوە سوودتان لەم توێژینەوانە وەرگرتووە ئەو توێژینەوانە تا حساب بەو شێوە بەردەست نەبوون چونکە کە توێژینەوە خۆی مدەیەکی زۆری ئەوێت بەلایانی کەمەوە توێژینەوە هەیە 2 ساڵی ئەوێت یان ساڵێکی ئەوێت بەڵام بەنسبەت کۆلێجی کشتتوکاڵەکان و خۆیان توێژینەوە بکەن وەکو تەڵەبە وەکو قوتابی خوێندکارەکان ئاگاداری نین بەڵام وەکو مامۆستا بەڕێزەکانیان بەڵێ توێژینەوەیان هەیە توێژینەوەیان هەتا لەگەڵ بەشەکانی بەڕێوەبەرایەتی توێژینەوەی ئێمەشا هەیە و سوپاسیشیانەکەین و هاوکاری یەکتریشین هەردوو لامان دەستان خۆش تەرکەوتوو بن بەڵێ سوپاس بۆ ئامادەبوون و سوپاس بۆ زانیاریەکان بەڵێ سوپاس بۆ بەڕێز بەختیار عەبدوڵڵا لە پرسایی بەشی توێژینەوەی پاراستنی ڕووە کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم وەک ئەزانین کە وەرزشکردن ڕۆژانە گرنگە بۆ هەرێک لە ئێمە تا تەندروستێکی باشتر و لەشێکی ڕێکترمان بداتێت ئێستاش بڕگەی وەرزشمان هەیە با بە یەک کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین بەیانیتان باش بڕگەی ئەمڕۆمان باسکردنی وەرچی کاردیۆیە کاردیۆ یەکێکە لەو یاریانەی کە زۆر گرنگە هەموو تاکێک ئەنجامی بات پێم خۆشە ئەمڕۆ باسی شێوازی ئەنجامانی کاردیۆ بکەین کە زۆر گرنگە ئەم وەرچە بە شێوازێکی زۆر پرۆفشناڵانە و زۆر ئەکادیمیانە ئەنجام بدرێت شێوازی ئەمێ ئەوە باس بکەم وەرچی کاردیۆ سەرەتا ئەو کەسانی کە مەجای ئەویان نییە بێنە ناو هۆڵەکانەوە یان لە ماڵەوە ئەتوان وەرزش بکەن پێویستە بە شێوازی ئەنجامی بن پێویستە هەموو کەسێک پرۆگرامێکی هەبێ یان جەدوەلێک یان کۆرسێکی هەبێ بە چ شێوازێ دەست پێ بکە سەرەتا پێویستە هەموو کەسێک هەوڵبات ئەگەر بڵین لیاقەشی زۆر کەم بێ یان ئەگەر تواناشی زۆر کەم بێ پێویستە ڕۆژانە هەوڵبات لە 20 دقیقە دەست پێ بکە ئەنجا ئەگەر جیهازێکی ڕۆشتنی هەبێ یان جیازی پاسکیلی هەبێ یان جیازێکی کروزی هەبێت لەسەر ئەمانە ئەتوانێت دەست پێ بکات و بەردەوام بێ بەڵام ئەگەر هەر ئامەرێک لەمانەی نەبوو ئەتیادی ئەتوانێت ڕۆژانە لە 20 دقیقی خۆیەوە دەست پێ بکات بە وەرزشکردن ڕۆژانە تایمێکی هەبێت 3 ڕۆژ 4 ڕۆژجارێک 2 دقیقە بۆ 3 دقیقە لە ڕاهێنانەکەی زیاد بکات هەتاوکو ئەگاتە تقریباً 45 دقیقە بۆ سەعاتێک وەرزشکردن دواتر ئەبینێت لیاقی زۆر باش ئەبێت لیانی دڵی زۆر باش ئەبێت ئەبینێ هێواشەوەش ڕاهاتووە لەگەڵ سیستەمی ڕۆشتن و کاردیۆکەیدا دواتر کە ئەم کەسە توانی بگاتە ڕۆژانە 45 دقیقە بۆ سەعاتێک ئەتوانێت چی بکە ئەتوانێت ڕۆشنەکەی خێراتر کات تا وردەوردە ئەیگەێنێتە ڕاکردن بەڵام لێرەیە تێبینیەک هەیە پێم خۆشە ئەو کەسانی ئاگادار بن کە کێشەی لیانی دڵیان زۆر سەری ئەواتە کارەبایەتی دڵیان زۆر مەزبوط نییە یان ئەو کەسانی کە کێشەی ئەژنۆ و
کێشی پشت ئێشیان هەیە پێویستە زۆر ئاگاداری ڕاکردن بن بە شێوازی ڕاکردن ئەنجام نێن ئەتوان ڕۆشنێکی ئەتیادی یان خێراتر بکەن بۆ ئەوەی کە تووشی هیچ ئیشکالێک نەبن. دواتر ئەم کەسە ئەتوانێت سوودێکی زۆر باش ببینێ. هەڵبەتە ئێمە ئەبێت شتێک لە یاد نەکەین کاردیۆکردن یان جیازی ڕۆشتن زۆر ضروریە بۆ هەموو وەرچەوانێک یان بۆ هەموو تاکێک چونکە سوودێکی زۆری هەیە بۆ هەموو کەسێک و پێویستە ڕۆژانە ڕیتمێکی تایبەتی وەرگێت بۆی کە بتوانێت بەرداوام بێت و ماسوودەکانی دڵی بەهێز بکە. لێرە ئەمێت باسی ئەوکەم سوودەکانی کاردیۆ چییە؟ یەکێک لەو سوودانی کە زۆر گرینگە ئەوەیە کە ماسوودەکانی دڵمان زۆر بەهێزەکات کامەش ئەبێتەوەی ئەوەی کە فاتبێنەر و چێوری سووتێنەر لە لەشمانە زۆر ئەکتیڤ و باشتر بێت. خاڵێکی تر لەوانە میتاپۆلیزم بەرزە بێتەوە. میتاپۆلیزم کاتێک بەرزە بێتەوە لێرە دووبارە هۆرمۆنی چێوری سووتێنەر یان ئەتوانین بڵێن فاتبێنەر لە لەشە زۆر چالاکتر و ئەکتیڤتر ئەبێت. دواتر ئەتوانین یەکێک لە سوودەکانی تری کاردیۆ کە زۆر گرنگە هۆرمۆنی دڵخۆشی ئەڕێژێت واتە زیاتر ئەکتیڤتریەکە واتە سوودێکی زۆری ئەبێ بۆ هەموو ئەو کەسانی کە کێشەی خەمۆکییان هەیە یان کێشەی سترێس و قەلەقی ئەم بابەتانیان هەیە. ئەتوانمە ئەوە بڵێم ئەو کەسانی کە ڕۆژانە کاردیۆ ئەکەن زۆر بە چۆڵی بە ئاشکرا ئەتوانی هەستیان پێ بکەیت کە کەسانێکی زۆر ئەکتیڤتر و زۆر دڵخۆشترن لە چاو کەسانێکی ترە هەڵوەتە بۆ هەموو ئیش و کارێکی ڕۆژانەی. عزیزانم شێوازی چۆنێتی ئەنجامانی یاری کاردیۆ پێویستە ئەبم شێوازە بێت کە ئێستا ئاماژەی پێین سەرەتا هەموو جیهازێک ئەو پەتی پێوەیە کە بە حاڵەتی تاڕیەکەوەیە بۆ حاڵەتی خوانەخواستە کەوتنێکی لە ناکاوە یان بورانەوەیەکە پێویستە هەموو یاریزانێک ئەو پەتە بەخۆیەوە ببەستێت نەک خوانەخواستە کەوتنێک یان حاڵەتێکی بورانە بۆی ڕاستە خۆ جیازەکە ستۆپ بکات و بوەستێ. ئەمە خاڵی یەک. خاڵی دوو پێویستە وەکو ئاماژەمان پێەیە یاریزانەکە هێواشواش ڕۆشنێکی هێواش بکات سەرەتا بۆی لیانی دڵی بە تەدریج زیاد بکات دواتر وەکو وتمان بەپی ڕۆژەکانی یان بەپی لیڤڵی یاریزانەکە ڕۆشنەکانی خێراتر بکات و تا ئەیگەێنێتە ڕاکردن ئەگەر کێشەی پشت ئێشە و ئەژنە و ئەم بابەتانەی نەبێت. پێویستە یاریزانەکە زۆر ئاگاداری ئەو حاڵەتە بێت کە تایمی ڕۆژانەی بە چ شکلێک کاردیۆ ئەکا بە چ شکلێک کاردیۆ ئەنجامەیە ئەمە زۆر گرنگە. نابێت ڕاستە خۆ کە یاریزانەکە چووە سەر جیهازەکە دەستکات بە ڕاکردنێکی زۆر خێرا وەکو وتمان تەدریج زۆر مهمە لیڤڵات زۆر مهمە لە کاتی وەرزشکردنە پێویستە وەرچەوان زۆر ئاگاداری ئەوە بێت هێواشواش دەستکا بە ڕۆشتن لە ناوەڕاستی ڕۆشنەکە وردە و دەسەری ئەی بکات تا ئەگەێنێتە ڕاکردن. خاڵێک زۆر گرنگە کە وەرچەوانان ئەمەیان چۆنەڵی فەرامۆش کردووە کاتێک تۆ لیانی دڵە لە کاتی کاردیۆ لەوە چی بگاتە 140 بۆ 150 ڕاستەوە خۆ کاتێک ئەبینێت تایمەکەیان کاتەکەی تاوە بێت ستۆپ بە جیازەکە. کاتێک سۆپ بە جیازەکە ئەکا لێرەیە چۆنڵی شۆک دروست ئەبێت لە نێوان ماسوودەکانی دڵیا چونکە لێرەیە خوێنهێنەر و خوێنبەرەکان تووشی حاڵەتی گرژبوون ئەبن بۆیە زۆر گرنگە یاریزان کاتێک لیڤڵی جیازەکەی زۆر بەرز کردێتەوە سورعەتی جیازەکەی زۆر کردووە پێویستە کاتێک کاتەکەی تاو ئەبێت هەوڵ بە بەلانی کەم و 4 دقە بۆ 5 دقە تاو جیازەکە هێواش بکاتەوە چۆن دەسی پێکردو ئەبوو شکڵە بە هێواشی 4 دقەیە تا 5 دقەیەک دەستکاتەوە بە ڕۆشتن دواتر جیازەکە ستۆپ پێ بکات بۆ ئەوی تووشی هیچ ئیشکالێک نەبێ. بەم شێوازە ئەتوانن کاردیۆ ئەنجام بن بە هیوای سوودبینین ئینشاءالله.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی بۆ هیواین کە ئێوەش ڕۆژانە و جوڵانە دووبارە بکەنەوە لە ناو هۆڵەکانی وەرزشی و ئەگەر لە ماڵیشەوە ئامێرە وەرزشەکانتان هەبێت دووبارەی بکەنەوە بۆ ئەوەی کە سوودی لێ ببینن. سوپاس بۆ ئەوەی کە ئەو ڕایەنەرە بە ڕێزانەی ڕۆژانە ئەو ڕێنمانەرمان پێ دەڵێن دەربارەی چۆنێتی کردنی ئەو وەرزشانە و سوودگەیاندن بە ئێمە. بەڵێ ئازیزانم وەکو وتمان تەوەری دووەمان باس لە پاراستنی خانووە کللتوریەکانەکەین و پێکهێنانی لیژنەیەک بۆ پاراستنیان هەر بۆ مەبەستەش بەڕێز ڕێباز مەحموود ئەندازیاری تەلاسازی بە شێوەیەکی ڕاستەخۆ لامان میوانە. کاک ڕێباز سڵاو لێ بۆ بەیانیت باش بێت. بەیانی تۆش باش، زۆر سپاس. بەخێر هاتیت. کاک ڕێباز سەرەتا با باسێک لە لیژنەکەتان بکەین. ئەمە بزانم کە ئەم لیژنەیە لە کێوە دامەزراوە کارنامەی لیژنەکەتان چییە؟ بەڵێ لیژنەی پاراستنی شوێنە کەلەپوریەکانی شاری سلێمانی هەڵبەتە لە نەتیجەی ئەوەی کە ناوەندی شار ئەم لیژنەیە بۆ ناوەندی شار دروست کراوە، ناوەندی شار بەرەو وەزعێکی خراپتر ئەڕۆیشت، بەرەو ئەوە ڕێکە بێ بە گەراج، بەرەو ئەوە ڕێکە خانوە کەلەپوریەکان بە تەواوەتی لە ناو بچن. بۆیە لە قایمقامێتەوە بڕیارێک دەردرا لەسەرەوەی کرد ئەم لیژنەیە لە مانگی 5/2019 دا بمەزرێ. لیژنەکە لە چەند نوێنەرێک پێک هاتبوو، نوێنەری بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی و سەرۆکاتی شارەوانی سلێمانی، هەروەها بەڕێبەرایەتیەکانی پۆلیس و ئاسایشی سلێمانی و قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی خۆی. کاک ڕێباز ئەمە بزانم ئەم لیژنەیە تەنها ناوی شاری سلێمانی ئەگرێتەوە و ئەو گەڕەکانە کوێن کە دیاری کراون وەکەوەی کە لیژنەکە کاریان تێدا بکات. بڵێ لە سنووری شارەوانی سلێمانیا چەند زۆنێک هەیە، زۆنێک هەیە پێڵەن ناوەندی شار. ئەم ناوەندی شارە بە تایبەتی ناوەندە کەلەپوریەکە ئەگرێتەوانێ و خانوە کەلەپوریەکان هەمووی لەوێ کۆبنەوانێ بە ڕێژەیەکی زۆر تا با بڵێن لە سایانەوەی خانوە کەلەپوریەکان و گەڕەکە کەلەپوریەکان ژهر لەویان. بۆیە سنووری ئەم لیژنەیە کاری ئەم لیژنەیە تەنها لە ناوەندی شارایە کا خۆی لە حەوت گەڕەکە بینێتەوە لە جادەی برایم پاشا بەرەو خوارەوە هەتاگاتە پشتی فامیلی مۆڵ. ئەمە باس لۆ بکەین ئایا درەنگ نەبوو بۆ پێکهێنانی ئەم لیژنەیە و ئەزانین کە لە ئێستادا زۆرێک لەو گەڕەکانەی کە کۆنن ئەو خانوانی تێدایە زۆربیان ڕووخاون و زۆربیان لە ناوچوون. ئەمێ بزانم کە بۆچی پێشتر ئەم لیژنەیە پێک نەهێنراوە و ئێوە لەمە دوا کارتان چی ئەبێت بۆ ئەوەی کە پارێزگاری لەم شوێنە کللتوریانە بکەن؟ پرسیارێکی زۆر جوانە، بێگومان درەنگە و زۆریش درەنگە. بوایە ئەمە لە سەرەتای دروستبوونی لیژنەکانی قایمقامێتەوە با بڵێن درک بەم لیژنێش بکرایە، ئەم لیژنێش دابنرایە، چکە پەیتا لە دوای نەوەکانەوانە دەست کراوە بە ڕووخاندنی خانوە کەلەپوریەکان و سلوکێکی لای هاوڵاتیان دروست کردووە کە خانووی کەلەپوری هیچ معایرێکی نەمێنێ، هیچ بەهایەکی نەمێنێ، تەنها بەها مادێکە بێت کە بڕوو خوێنرێ و بکرێ بە گەراج یاخود بکرێ بە بینایکی بازرگانی چەند نهۆمی. لە دوای ئەوەش کەس ناتوانێت شانازی بۆ مێژووی خۆی بکاکە هەیەی چکە ئەمی تەخت کراوە. ڕاستە. کاک ڕێباز ئەمێ بزانم لە سەرەتای دامەزراندنی ئەم لیژنەیە هەتا ئێستا چیتان کردووەوە، ئەو ڕێکارانە چی بوون کە ئێوە گرتوتانەتە بەر بۆ ئەوەی کە پارێزگاری لەم شوێنانە بکرێت؟ کاری لیژنەکە چەند بەشێکە، بەشێکیانەوەی لە بەرەوەی لە ناوەندی شارە ئیزدیحامێکی زۆر هەیە، ویستێکی خەڵک هاوڵاتیان زۆر هەیە بۆ هاتوچۆکردن لەبەرەوەی سنتەرێکی بازرگانیە، زۆربەی شوێنە بازرگانیەکان لە ناوەندی شارە کۆبۆتەوانێ و ئەو ناوەندی شارش خۆی لە ڕەچەڵەکە ناوەندێکی کەلەپوریە و هەمی خانوو کەلەپوریەکانی تایە، نەسیجە کەلەپوریەکەشی تایە کە گەڕەکەکانی ژەر کەلەپوریەکە لە وەختی خۆیان بۆ دروستکراوە کە سەکەن بێ کە جێ نیشتەجێبوونی هاوڵاتیان بێ، بەڵام ێساوای لێ هاتووە بۆ بەجێی بازرگانی. بەم بانگێشتکردنە زۆرە وای لێ هاتووە کە گەراجێکی زۆریش دروست بێت، متەطەڵەباتی خەڵک زیاکە بۆ ئەوەی کە هاتوچۆیەکی زۆر دروست بێت. بۆ ئیشەکانمانێکێک لەوانە گەراجەکانە، با بڵێن سنووردارکردنی گەراجەکان. زۆر گەراجمان هەیە مۆڵەتی وەرگرتووە، زۆر گەراجەیە مۆڵەتی نییە خۆی ڕووخانوێتی یاخود خانوەکەی ڕووخاوە و لەبەر ویستی خەڵک سیارە چۆتە ناوی و ئیجبار بۆ کردێتی بە گەراجێک لەوانە کۆنتڕۆڵکردنی گەراجەکانە. کاک ڕێباز کاتێک ئێوە سەردانی ئەو خانوانە ئەکەن مەرج چییە بۆ ئەوەی کە بکرێتە شوێنێکی کللتوری؟ ئایا ئەو ساڵی کە لەو ساڵی کە ئەو خانووە بنیادراوە دیاری کراوە ئەبێت چەند ساڵ بێ بۆ ئەوەی بکرێتە شوێنێکی کللتوری؟ ئێمە ستانداردێکمان هەیە کە هەر شوێنێک هەر خانوویەک
لە 200 ساڵ عمری کەمتر بوو پێڵن کەلەپور و زیاتر بوو پێڵن ئاثار شوێنەوار ئەمانی کە ئێمە هەمانە لە 200 ساڵ کەمترێکە بۆیە کەلەپورە تەقیمکردنی کەلەپورەکەش بە شێوازی یەکەم مێژوەکەیەتی دووەم خانوویەکە لەواچێت لە ڕووی مێژووی شەوانێ 100 ساڵ بێت یاخود 50 ساڵ بێ بەڵام کەسایەتێکی ناسراوی تیا بووە کەسایەتێکی ناسراوی تیاژیاوە یا هونەرمەندێکی تیاژیاوە یاخود بەپێی ئەوەی کە بینا خانووە کەلەپوریەکە تەرزێکی کەلەپوری ئەم شارەی هەیە کە خۆی ناسراوە بە بۆی ماوادەکانی کە بەردی مەڵکەنی و خشتە بۆ چەند تەرزێکی چەند نەخشێکی خۆی هەیە کە تایبەتە بە شاری سلێمانی بۆیە بەپێی ئەوە خراوەتە لیستێکەوە کە ئەمان لە بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی کراوە خۆیان بە جوهدی خۆیان 100 خانوویان دیاری کردووە لەم حەوگەڕەکە بەڵام مانای ئەوەش نییە کە ئیتر بەس ئەم 100 خانووە ئەمە لای هاوڵاتیان و لای زۆربێک لە دام دەستگا حکوومیەکان ئەمە دروست بووە کە ئەم 100 خانووی تر کەلەپوریە باقی تری کەلەپور نییە کەواتە با بڵێن خانوویەکی کەلەپوری لە گەڕەکێکە هەبێ مانایەوەی بەزە و خانووە کەلەپوریە نە مانایەوەیە گەڕەکەکەش کەلەپوریە ڕاستە کاگرێ باباسێک لە نۆژەنکردنەوەی خانووەکان بکەین ئەمێ بزانم کە ئایا ئەو کەرەستە تەلارسازی و بیناسازیانی کە تێدا بەکارهێنرێت لەلایەن لیژنەکەتانەوە دیاری کراوە بۆ ئەوەی کە هەم سیمایەکی جوانتر بدات بۆ شوێنی کە نۆژەنی ئەکەنەوە و هەمیش نەبێتە هۆی زیانێک کە بیگەێنێت بەو شوێنە یاخود لە ڕووی ڕنگ ئەو ڕنگانی بەکار ئەهێنرێت تا چەند پێویستە لەگەڵ بوونی ئەو خانۆدا بگونجێت. ئێمە بۆ بیناکردن دوو بەشمان هەیە ئەو خانوانی کە کەلەپورین و تا ئێستا نەڕوخێنراون و هێڵراونەتەوەی حیفازی لێکراوە ئەمانە نۆژە نەکرێنەوە ئەمە بەشێکە لە نۆژەنکردنەوەکە کابێ بە ستانداردی یونسکۆ بکرێت ستانداردەکە چۆنە مەتریەڵی ئەم منطقەیە چییە کە بیناکەی پێکراوە بەو شێوازە دروستەکرێتەوە بەڵێن بەردی مەڵکەنیمان هەیە لە دیوارەکانە هەروەها بێتەوە خشتی کاڵمان هەیە کە پێڵێن دیواری قۆڕ و دوای ئەوە ئێمە خشتی فوخارمان هەیە کە بۆ ڕووکارەکەی بەکارێ بۆەوەی کە دیکۆرێشنێکی پێ بکرێ یاخود زەخرەفەیەکی پێ بکرێ لەگەڵەوەشە ئێمە کاگڵمان هەیە لە دیوارەکانە لە ڕووی دەرەوەی لە ڕووی ناوەوەی ژێرخان و سەرخانمان هەیە ژێرخانەکەی بە کاگڵەکرێت بەو شێوازی کە لە دەرەوە هەیە بۆ دیوارە گڵەکان و سەرخانەکەشی زیاتر احتیمامی پێدراوە کە بە گەچ و بە نەخشی گەزبڕی و گوڵبڕی و ئاوێنەبەنی و بەم شێوازاکرێت ئەمە بۆ ئەو خانوانی کە نۆژەن بکرێن و با بڵێن بۆ خانوویەکی وەکو ماڵی سۆفی کەریم بارەگای شێخ مەحموود ئەحمەدی قۆبچە ئەو با بڵێن ئەو 100 خانووی کە دیاری کراوە کە با بڵێن لەمە 34 خانوویان ماوەتەوانێت بەڵام بۆ خانووی ترکە ڕوخێنراوە بە دوایی بە بلۆکی کۆنکرێتی و بە سەقفی مسەلح کراوە و ئێستا جارێکی تر متەتەڵەباتی ئەم هاوڵاتیە ناخوازێ لێرەیە بژی ئێوێت دیسانەوەبی ڕوخێنێ و خانوو بکاتەوە ئەچێتە ناو ڕێنمایی ناوەندی شارەوە ئەچێتە ناو ڕێنمایە کەلەپوریەکەوە ئەمەیان ئەتوانێت بە بلۆک بیکە کێشە نیە بەڵام لە ڕووکارەکەیە ئەو کاتە ڕووکاری پێشوێ بێ کەلەپوری بێ کەلەپوریەکە یەکەم بە مەوادەکەی بێ خشت بێت جۆری خشتەکەش لەلایەن لیژنەکەەوە دیاری کراوە جۆری خشتەکەی کە وەکو یعنی زۆر نزیکە لەوەی کە لە خشتە کەلەپوریەکەی خۆمانایە چکە ئەو خشتەی خۆمان نەماوە بەس نزیشیەکمان بۆ هەڵبژاردووە هەروەها چۆنێتی دانانی نەخشەکان تەرزەکانیش کواڵەتی کەلەپوری ئەم شارە خۆیەتی نەک نەخشێکی دەرەوە بێ یا هیچ شوێنێکی تر بێت. ڕاستە کاکرێ باس هەر لەسەر نۆژەنکردنەوە ئەمێ باسێک لەوە بکەین کە لە کاتی کارەساتە سروشتەکان کە ڕوو ئەدات لافاوە یا خۆت بوومە لەرزەیە کاتێک کە زیان ئەگەێنێت بەم خانوانە تا چەند پێویستە ئێوە بە شێوەیەکی خێرا هاوکار بن لە نۆژەنکردنەوەی ئەم خانوانە بۆ ئەوەی کە زیاتر تێک نەچێ و نەبێتە هۆی لە ناوچوونی. وەکو لەو پێشیش لە بەڕێبەراتی شوێنەواری سلێمانیوانێ خانوەکان کە دیاری کراوە و دیاریش کراوەکەوە ئەم خانووە بەرەو لە ناوچوونەچێت یاخود بارانە وەکوی ئاماژەت پێیا بوومە لەرزێ هەر شتێکە چکە خانوەکان دیواری گڵن بۆیە باشتر پێویستە تۆ ساڵانە سیانی بکەیتەوانێ پەنجەرەکانی دارن ئەمە پێویستی بۆیە ساڵانە سیانە بکرێتەوە بۆیە پێشوەخت ئەم خانوانە دیاری کراون و دەرخستیان بۆ کراوە ئاماژەی پێدراوە کە چی چاک بکرێتەوە
یعنی حاڵەتێکی تاڕئی بۆ دانراوە بەڵام ئەوەی کە لێرایی وەستێنە دوایەوە خانووەکە ناتوانانی تۆ نۆژەنی بکەیتەوە بودجەکەیە بودجە نییە ڕاستە کاکرێ باس وەک ئەزانین کە ئەم خانوانە مڵکی تاکە کەسن و هەنێکیان هەیە تەنانەت تا ئێستا ژیانی تێدا دەکرێت ئەمە بزانم کە ئەو کەسانی کە ئەم خانوانە ئەدەن بە ئێوە بە چ شێوەیەک قەرەبوویان ئەکەنەوانێ ئێمە تەنها توانین کار ئاسانی بکەین کە قانونی قەرەبوو لە لیژنەکەی ئێمەیان نییە تەنها چۆنەڵێ ڕەبتێکین لە نێوان لایانی پەیوەندیدار بۆ قەرەبووکردنەوەکە و هاوڵاتیەکە بۆی ئەم هاوڵاتیە ڕاستە ناتوانێت لەویا بژی خانوێکی کۆنا کە بەو شێوازە و ناتوانێت نۆژەنیشی بکاتەوە چکە نۆژەنکردنەوە بودجەیەکی زیاتری وەک لەوەی کە خانوێکی نوێ بکەیت لەبەرەوە ئێمە ئەو پەیوەندیە دروستەکەین لەلایەن پارێزگای سلێمانیەوە یاخود شارەوانی سلێمانیەوە کە ئوسلوبی قەرەبووەکە چۆنە هاوکاریم هاوڵاتیە بکرێت تاکو ئەم خانووەژ نەفەوتێ و نەڕوخێ ڕاستە کاکرێ باس ئەمە بزانم کە تا چەند پێویستە ئەو خانوانەی کە نۆژەن ئەکرێتەوانێ بکرێنە شوێنێکی کللتوری وەک ئەزانین کە لە ئێستادا زۆر خانوو هەیە لە ئێستادا بوونەتە شوێنێکی کللتوری ڕۆژانە هاوڵاتیان سەردانی یەکەن کافتریایی تایە بەشی جۆراوجۆری تایە تایبەت بە پاراستنی شتومەکە کللتوریەکان ئەمە بزان تا چەند گرنگە ئەم شوێنانە وەکو مۆزەخانەیەک لێ بکرێت لە کاتی هاتنی گەشتیاران بۆ ناوچەکان بێن سەردانی بکەن و شارەزای مێژوو و ڕەچەڵەکی کوردی بن ئەم بابەتە خۆی تۆجهێکی گشتگیرە عالمیە هەموو وڵاتێک ئیحتیمام بۆ کە لە پوری خۆیە بە هەر شێوازێ بێ هێڵێتەوە مویمە ڕووکارەکە بمێنێتەوە مویمەوێ ناوی بمێنێتەوانێ تاکەشت کەی گۆڕێت وەزیفەی خەڵک بە پێی مروری زەمن ئەگۆڕێت ئەکتیڤیتیەکەی ناوێتی با بڵێن ناتوانانی بۆ نیشتەجێ بەکاری بێنی ئەتوانی بیکی بە سنتەرێکی سەقافی ئەتوانی بیکی بە شوێنێ بۆ کۆبوونەوەی ڕۆشنبیرەکان ئەتوانی بیکی بە کتێبخانێت توانی بیکی بە مۆزەخانێت توانی بیکی بە کافەیە تەنها بەس بۆی فیزیکەل فۆرمی ئەم خانووەکە لە پوریە بمێنێتەوانێ دوایەوە تۆ چالاکێکی چیلیەکەی کێشە نییە یانەتوانی تۆ گەڕەچێک بێڵیتەوە بۆی بتوانانی دوو ڕۆژتر درامایەکی تیا دەرکەی کە هیچ شوێنێکی وامان نەماوە درامایە کە تیا دەرکرێت ئاماژە بە ساڵی 1930ەکان بە 1950کان بە ڕاستە کاکرێ باس ئەمێت وەکو پرسیاری کۆتاییم باس لەوە بکەین کە ئەرکی کێیە لە بەرامبەر پاراستنی ئەم خانوانە و پێویستە چی بکرێت تا ئەم خانوانە لە ناوچوون پارێزێت لە هەمان کاتیشدا ڕۆڵی ڕاگەاندن تا چەند گرنگە لە پاراستنی ئەم خانووە کللتوریانە و بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زیانی پێنەگەێنرێت ئەم ئەرکە لە بەرەوەمە سەروەتێکی نیشتیمانیە ئەرچی هەمومانە تەنها ئەرچی حکوومەت نییە و تەنها ئەرچی هاوڵاتیان نییە ئەرچی هەر هەمومان ئەرچی منە ئەرچی تۆیە و ئەرچی حکوومەتیشە بەوەی کە بە هەموو شێوازە بتوانێت بودجێ بۆ تەرخانکە و ئەرچی هاوڵاتیانشە بۆی کە خۆشیان بوێ بزان کە ئەمە ماوەیەشی باو باپیرانی خۆیانە بزانن کە ئەمە وەکو ئەمان وەکو وارسێکن بۆ ئەم خانوەکە لە پوریانە نەگوەکۆی کە هیچ بەهایەکی بۆ دانەنێن بێگومان ڕاگەاندن من زۆر لایەنێکی گرنگت لەم بابەتەیە کە ئیش بکە و دەستکات بۆی کە هاوڵاتیان هۆشیار بکاتەوە لەسەر ئەم بابەتە کە زیاتر بتوانن پشو درێژ بن لەسەرەوەی حیفاز لەم خانوەکە لە پوریانە بکەن چکە ڕاستە لە ئێستا لەواچێ من نەتوانین بودجێکی بۆ دابین بکەین بەڵام با دەستمان لەوانە بێ خۆمان بیر ڕوخێنین با سروش بیر ڕوخێنێ بەڵام ئێمە نەی ڕوخێنین بۆی دوایی خۆمان معەزەب نەکەین بەرامبەر بەوەی کە قەرارمان ناوە لە ڕوخاندنی خانوێکی کە لە پوریە ڕاستە دەستەکانتان خۆش بێ بۆ هیواین کە کاروبارەکانتان چڕ بکەنەوە لە پێناو پاراستنی ئەم خانوانە و ناساندنی مێژووی کوردی بە جیهان دەستەکانە خۆش بە کاک ڕێباز سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕێباز مەحموود ئەندازیاری تەلاشسازی کە بە شێوەیەکی ڕاستە خۆ لامانویان بوو بەڵێ ئازیزانم تەواوی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ پێتان شاد دەبینەوە شاد و سەرکەوتوو